پەرتووکە شیعریەکانیش شوێنی خۆیان هەیە لە کتێبخانەی کوردیدا و خوێنەری تایبەت بە خۆیان هەیە. بێگومانێکێکی تر لە بڵاوکراوە نوێیەکان کە ڕۆژی سێشەممە واتە دوێنێ مەراسیمی ناساندنی بۆ کراوە کە ئەویش پەرتووکە شیعری کاتێک عەشقت ئەبێتە گڕی جەستەم و هایکۆ مرواريەکانی شاعیر علی ئەمینە. بێگومان علی ئەمین یەکێکە لەو شاعیرانەی کە زۆر بەرهەمیتر و زۆر بڵاو کراوەتری هەیە و بێگومان مەراسیمی ناساندنی ئەم پەرتووکە شاعریەش لەلایەن ڕێکخراوی شنەبای خاک کە کتێبە کۆکو ئاماژەم پێکرد ناوی بە گڕی جەستەم هایکۆ مرواريەکانی شاعیر علی ئەمینە. بێگومان مەراسیمەکە لەلایەن ڕێکخراوی شنەبای خاک بە هاوکاری ڕێکخراوی CDO ئەم بانگهێشتنامەیان ساز کردووە. یەکێکی تر لە بڵاوکراوە نوێیەکان کە ڕۆژی سێشەممە مەراسیمی ناساندنی بۆ کراوە کتێبی پەرتووکە شیعری کاتێک عەشقت دەبێتە گڕی جەستەم و هایکۆ مرواريەکانی شاعیر علی ئەمینە. مەراسیمی ناساندنی ئەم پەرتووکە شیعریە لەلایەن ڕێکخراوی شنەبای خاکەوە کراوە بە هاوکاری ڕێکخراوی CDO ئەم بانگهێشتنامەیان ساز کردووە.